الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة النور قيشتنا آياتي سيوحوت كآياتي سيوحوت تاوكري آياتكي بيشويا كلا آياتكاني بيشوتر داخواي قورا نموني بو إيمان داران هنايوا بجوريكي بچوك كسرايكي تواو روناكي تدابت چۆن چراکە تەمان ئەگەر لە ژوورێکی بچووک دابێت و چراکە بە مادەیەکی پاک داگرسێنرا بێت و شوشەی دەورەکەی پاک بێت و جوان بێت ژوورەکەی تەواو ڕووناک دەکاتەوە. هەر کەسێکیش نوری خوای گەورە، نوری هیدایەتی خوا، نوری قورئان، نوری ئیسلامەتی چوویە دڵی، بە هەمان شێوە دڵی ڕووناک دەبێتەوە و ئاسان ئەو کەسە دەتوانێت بەرچاوی خۆی ببینە لە دنیادا و لە قیامەتیشدا خوای گەورە بەو ئەندازەیە نوری پێدەدا. بەڵام لە ئاەتەکەی پێشووتردا خوای گەورە فەرمووی ئەو نورە لەکوێ دەست دەکەوێت؟ لە ماڵانێکدا دەتوانی نورەکە بەدەست بێنی کە خوای گەورە فەرمانی بەرزکردنەوەیانی کردووە کە مزگەوتەکانن، و هەروەها خوای گەورە فەرمانی کردووە کە لە مزگەوتەکاندا لە شوێنی نوێشکردن و سوزدەبردندا یادی خوای پەروەردگار بکرێت و تەسبیحاتی خوای پەروەردگار بگرێ بە بەیانیان و ئێواران، و هەروەها خوای گەورە بە پاک ڕابگیرێ بەیانیان تا ئێواران و ئێواران تا بەیانی. ئەو کەسانەی کە خوای پەروەردگار نوری پێداون یا سیفەتیان وایە هەمیشە تەسبیحاتی خوای پەروەردگار دەکەن و خوای گەورەیان لەبیرە لە بەیانیان و ئێواراندا چێن، لەو ئاەتەدا باسی دەکات، دەفەرمێت ڕیجال لا تلهیهم تجارة ولا بيع عن ذكر الله. ڕیجال ئەوانە کەسانێکن لا تلهیهم سەرقاڵیان ناکە، مەشغوڵیان ناکە، تجارة بازرگانی، ولا بيع و هەروەها کڕین و فرۆشتن، عن ذكر الله لە یادی خوا. ڕیجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله. ئەوانەی کە ئەو جۆرە نورەیان پێدەدرێ، ئەوانەی کە نوری تەواویان پێدەدرێ لە دنیادا و لە قیامەتیشدا نوری تەواویان پێ و بە ئاسانی دەتوانن لە پردی سیڕات بپەڕنەوە چێن؟ تەوەن گوتمان نورەکە لەکوێ دەست دەکەوێت؟ لەو شوێنانەی کە یادی خوای گەورەی تێدا دەکرێت، لەو شوێنانەی کە تەسبیحاتی خوای گەورەی تێدا دەکرێت. و کەسەکانیش چێن؟ ڕیجال لا تلهیهم تجارة، کەسانێکن سەر قاڵیان ناکە، مەشغوڵیان ناکە، بێئاگایان ناکە، بازرگانی و کڕین و فرۆشتن عن ذکر الله لە یادی خوا. ئەو جار و ئیقامی الصەلا و لە ئەنجامدانی نوێژ، یعنی کڕین و فرۆشتن و بازرگانی نابێتە هۆکاری ئەوەی کە نوێژ نەکەن یان نوێژ لە کاتی خۆیاندا تاخیرکەن، و ئیتائی زەکا و هەروە سەرقاڵ و مەشغوڵ نابن بەهۆی بازرگانی و تیجارەتەوە لە زەکاتدان. یەخافونە یەومەن سیفەتێکی دیکەیان ئەوەیە دەترسن لە ڕۆژێک کە تەتەقەلەب فیه القلوب والئەبصار. تەتەقەلەب ئاوەژوو دەبنەوە، سەروەبن دەبن، ئاڵوگۆڕ دەکرێن تێیدا دڵەکان لەبەر ترس و سامی ڕۆژەکە دڵەکان ئاوەژوو دەبنەوە، دڵەکان سەروەبدن دەبن و گۆڕانکاریان بەسەردادێ، و هەروەها چاوەکان ئابڵق دەبن و چاوەکان سەراوژێر دەبنەوە. ڕۆژەکە هێندە ترس ناکە، بەڵام کەسە خواناس و دەروون ڕووناکەکان سیفەتیان وایە لە دنیادا نە لە ذیکر و یادی خوای پەروەردگار مەشغوڵ دەبن لە کاتی بازرگانی و تیجارەتدا. جا یعنی چی؟ یعنی تەمان لە کاتی تیجارەت یا کڕین یا فرۆشتندا ناوی خوا دێنن، ئەوە معنایەک، و معنە ئەسڵەکەشی ئەوەیە کە کڕین و فرۆشتن و بازرگانیەکەیان بەپێی فەرمانی خوای پەروەردگارە. لە کڕین و فرۆشتنیشدا فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ دەکەن، بەپێی شەرعی خوای گەورە کڕین و فرۆشتن دەکەن. دەنا ئەگەر کەسێک بە نمونە لە کاتی معاملەکردندا هەر بڵێ سوبحان الله ئەلحەمدوللا، بەڵام کەسێک بە فێڵی لە خەڵکی بکە، خەڵکی بخەڵەتێنێ، غەشکە، تەرازوبازی بکە، خیانەت بکە لە شەریکی، لە بەرامبەرەکەی، لەو کەسەی دەبێتە کڕیاری، دەبێتە فرۆشیاری، ئەو کەسەی یعنی خوای لەبیر نییە. خوا لەبیربوون لە کاتی بازرگانی و کڕین و فرۆشتندا ئەوەیە ئەمری خوای گەورە جێبەجێکەی لەو کاتانەدا، لەو کاتانەدا خوات لەبیر نەچێتەوە، و هەروەها نوێژکردنت لەبیر نەچێتەوە. نوێژ تەمان کاتی دەوێت،
ئەو کەسەی بازرگانی دەکات و دەکڕێت و دەفرۆشێ دەبێ پێی وابێ بە ئەنجامدانی نوێژ بەرەکەت دەکەوێتە کاتی نەک معاملە و بازرگانیەکەی زەرەر دەکا وەروە زەکاتیش کە تیجارەت دەکەی و بازرگانی دەکەی نابێ پێت وابێ ئەو ماڵە لەبەرەوەی بۆ خۆت بەکڕین و بەفرۆشتن و بە ماندووبوونی خۆت بەدەست هێناوە نابێ بە زەکات بیدەمە خەڵکی بێگومان ئەوە هەڵەیە چونکە نوێشکردن بەرەکەت دەخاتە کاتت تەمەنت وەروە زەکات ئەگەر بیدەی ماڵت کەم ناکە ماڵت زیاد دەکات کە عولەما دەفەرمون تەشبیه ئەو کەسەی کە زەکات دەدا وەکو کەسێک وایە کە جوتیارێک کاتێک کە دەیەوێ زەویەکەی بچێنێ چ دەکات تەنەکە گەنمێک وایە لە ناو گەنمەکەی دێنێتە دەرێ وایە بەڵام کە دەیهێنێتە دەرێ بۆچی دەیهێنێتە دەرێ بۆی بچێ بە زەویەکی بە زەویەکدا لە زەویەکدا بیچێنێ دواتر لە زیاتی هەر تەنەیەکی دەتەنەکە وایە یا 20 تەنەکە یا 30 تەنەکە یا 100 تەنەکەی هەڵگرێتەوە ئەو کەسەی زەکات دەدا بڵێ نیسبەتێک لە ماڵەکەی لە ناو پارەکەی دێنێتە دەرێ بەڵام بۆچی دەیهێنێتە دەرێ بۆی لە قیامەتێ خوای گەورە بیداتەوە بەدە ئەوەندە و سەد ئەوەندە و هیچ کاتێک ئەو کەسەی کە ئەو جوتیارەی کە تۆوی دەبات بۆ ناو زەویەکەی پەیوانیە زەرەری کردووە بە هەمان شێوەش ئەو کەسەی زەکات دەدا نابێ پێی وابێ زەرەری کردو چونکە تۆ وەری دەگریەوە بەڵام لە چێ لە خوا یەک بە یەکیش نا یەک بەدا یەک بە سەد یەک بە 700 وەری دەگریەوە ئەو جار خوا دەفەرمێت یەخافونە یەومەن سیفەتیان وایە دەترسن لە ڕۆژێک ترسی ڕۆژێکیان هەمیشە لە دڵدایە کە تەتەقەلەب فیه القلوب والأبصار کە ئاوازوو دەبنەوە تێیدا دڵەکان هێندە ڕۆژەکە سامناک و ترسەناکە و هەروەها چاوەکان تێیدا ئابڵق دەبن و سەرۆبن دەبن هەر بە فعلی ڕیجالون ئەوانەی کە ئەو نورە تەواویان هەیە کەسانێکن لا تولهیهم بێ ئاگایان ناکە تجارة بازرگاني ولا بيع كرين وفروشتن عن ذكر الله ليادي خوا وإقام الصلاة وبأجان ناكا لأنجام داني نويج كرين فروشتن نابته هوكاري نويج نكردن يا تاخير بوني نويجيان وإيتاء الزكاة وروى بته هوكاني زكاة ندان يا زكاة تاخير كردن يخافون يوما دترسن لروجك هميشة كتتقلب فيه القلوب آلو قرد بنتيدا آواجود بنوتيدا القلوب ضلكان والأبصار وهروها تشاوكانو رواني نكان ليجزيهم الله أحسن ما عملوا بوسي أو كاران دكان بوسي خواي لبيرا بوسي نويج دكا بوسي زكاة ددا بوسي دتسيل قيامت ليجزيهم الله أحسن ما عملوا بو أوي باداشتيان بدات وخواي قورا بأحسن ما عملوا بتاكتريني ئەو کارانەی کە کردویانە یا بەپێی چاکترینی ئەو کارانەی کە ئەنجامیان داوە ئەوە یەک وەیەزیدهم و بۆ ئەوەی بۆشیان زیاد کات من فەضلیه لە بەخششی خۆی لیەجزیەهم الله ئەحسەنە ما عەمیلوا بۆ ئەوەی پاداشتیان بداتەوە خوای پەروەردگار بئەحسەنە ما عەمیلوا بۆ ئەوەی پاداشتیان بداتەوە خوای گەورە ئەحسەنە ما عەمیلوا یعنی بەپێی چاکترینی ئەو کارانەی کە ئەنجامیان داوە جا تەفسیری ئەو ئاەتەی دەکرێت بڵێن مەبەستی ئەوەیە خوای گەورە چاکترین پاداشتیان داتەوە چاکترین پاداش تەبان لای کەمی تەبان چاکە یەک بەدەیە وایە بەڵام جاری وا هەیە بۆت دەبێ بە یەک بە سەد یەک بە 700 ئەو کاتە لە بەرامبەر چاکە کە کردوتە خوای گەورە چەندان چاکەت لەگەڵ دەکاتەوە و تەفسیرێکی دیکەی ئاەتەکەی ئەوەیە کە لە هەر کارێکدا لە هەر عیبادەتێکدا کە خوا لە قیامەتێ دەیبات دەتهێنێت لەسەری محاسبە و لێپرسینەوە دەکات کامیانت لە هەمووان باشترە بەنمونە نوێژ کردوون لە ناو نوێژەکانتدا کام نوێژەیانت لە هەمووان خشوع و ملکەسی و ترسی خوای گەورەت زۆرتر لە دڵدا هەبوو و ئاگال لە نوێژێ بووە خوای گەورە دەفەرمون ئەوەت بۆ دەکات بە پێوەر بەپێی ئەو چاکترین نوێژەکانی کەشت بۆ حساب دەکات کە ئەو فەضل لە خوای گەورە لەگەڵت دەکات کەسێک هەموو ساڵێک زەکاتی داوە بەڵام ساڵێک لەوانەیە لە هەموو ساڵەکان چاکتر باشتر بە دڵ سافتری زەکاتەکەی دابێ خوای گەورە ئەوەی دەکات بۆی دەکات بە پێوەر کە ئەوەش فەضل لە خوای گەورە لەگەڵ ئینسانی ئیمانداری دەکات بۆیە کەسێک کە ذیکری خوای گەورە دەکات بۆچی دەیکات طبعا ئیلا دەبێت بۆ ئەوەی بخوا پاداشتی داتەوە ئەگەر بۆ دنیای بێ هیچ نوێژە دەکەی تەنها دەبێت بۆ ئەوت بخوا پاداشت داتەوە زەکاتی دەدەی
تەنها دەبێت بۆ ئەوەت بخوا پاداشت داتەوە هەر نیەتێکی دیکەت هەبێ تەمەن لە ئەجری لای خوای گەورە بێ بەش دەبێ بۆیە ئیمانداری ڕاستەقینە ئەوانەی کە نوری تەواویان پێ لە قیامەتێ کەسانێکن کە هەر کارێک دەیکەن بۆچی دەیکەن لیەجزیەهم الله بۆ ئەوی پاداشتیان بتاتەوە خوای گەورە ئەحسەنە ما عەمیلوا بە پێی چاکترینی ئەو کارانەی کە کردویانە ئەو جار وەیەزیدەهم و بۆ ئەوەی بۆشیان زیاد کا خوای گەورە لە پاداشتەکەیان من فەضلیه لە بەخشش و چاکەی خۆی جا ئەو وەیەزیدەهم من فەضلیه بۆیان زیاد کا لە بەخششی خۆی بە هۆی کردەوەکانی خۆتەوە تەمەن خوای گەورە چاکەت بۆ دەنووسێ و چاکەت نەکرد بێ هیچت بۆ نانووسرێ بەڵام بە فەضلی خۆشی خوای گەورە چ دەکات چاکەیەکت بۆ دەکا بەدا یەکت بۆ دەکا بە 100 یەکت بۆ دەکا بە 700 دەکرێ بڵێن بەهۆی کارەکانی خۆتەوە بەهۆی عەمەلە ساڵحەکانی خۆتەوە خوای گەورە دەتباتە بەهەشت بەڵام لە ناو بەهەشتێدا خوای گەورە لە فەضلی خۆی لە چاکەی خۆی لە کەرەمی خۆی زیاتر لەوەی کە تۆ کردوتە زیاتر لەوەی کە تۆ داوات کردووە زیاتر لەوەی کە تۆ بەتەمای خوای گەورە پێت دەدا ئەوەی لە حەدیثدا هاتووە فيه ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر خوای گەورە شتانێکت پێدەدا کە چاوت نەیدیون و تەسەووریش ناکەی گوێت نەیبیستون بە وەسفیش و هەروە بە خەتەرە و وەسوەسەش بەسەر دڵت دانەهاتون ئەوە چییە وەیەزیدەهم ئەوەیە کە خوا زیاتر لەوەی کە کردوتە زیاتر لەوەی کە چاوەڕوان و بی خوای گەورە پێی داوی یان هەندێک لە عولەما دەفەرمون وەیەزیدەهم من فەضلیه ئەوەیە کە خوای گەورە لە قیامەتێ دوای هەموو نیعمەتەکان دوای ئەوەی کە خوای گەورە بانگی بەهەشتیەکان دەکا پێیان دەڵێ ئەی بەهەشتینە ڕازین بەوەی کە پێم داون بڵێ هیچ داواکاریەکی دیکەتان نییە هەموو بەهەشتەکان دەڵێن نەخێر ئەی خوای گەورە چیمان بوێ هەرچی داوا بکەین پێمان دەدرێ خوای گەورە وەکو نورێک تەمان لەسەر بەهەشتیەکان دەردەکەوێ نورێک کە شێوەی نەبووە و پێشتر هیچ کەس نەیدیوە ئەو جار تەمان کە سەر هەڵدەبڕن بەهەشتیەکان خوای پەروەردگار ذاتی خوای گەورە دەبینن خوای گەورە لەو کاتەدا ڕاستەوخۆ ئەوەی لە سوورەتی یاسیندا سەلام قەولا من رب الرحیم خوای گەورە دەفەرمێ السلام عەلەیکم یا ئەهل الجەنە سەڵاوتان لێبێ ئەی بەهەشتیەکان کە بەهەشتیەکان لەو کاتەدا هەست بە خۆشیەک دەکەن کە ئەو خۆشیەیان هیچ کات نەدیوە و لە هەموو خۆشیەکانی دیکەی بەهەشت خۆشیەکانی بەهەشتی بە نەوعێکن چاوت نەیدیوە مێشکت گوێت نەیبیستووە بە وەسوەسەش بەسەر دڵت دانەهاتووە بەڵام بینینی خوا لەوانەش خۆشترە لەوانەش زیاتر ئینسانی ئیماندار لەزەتی لێ دەکا بۆیە خوای گەورە لە قیامەتدا دوشت بۆ دەکا دوشتمان بۆ دەکا ئەوەی کە ئەو سیفەتانەی تێدا بێ بەهۆی بازرگانی و تیجارەتەوە لە نوێژ لە زەکاتدان و ترسی خوای گەورەی لە دڵ نێتە دەرێ هەمیشە لە خوا بترسێ خوای گەورە پاداشتی دەداتەوە بە چاکترینی ئەو کار و کردوانەی کە کردوونی یعنی کردەوەکانی خۆت چەندن خوای گەورە زۆر بە چاکتر و بە باشتر لەوەی کە تۆ کردوتە پاداشت دەداتەوە وەیەزیدەهم بۆشیان زیاد دەکا خوای گەورە لە بەخششی خۆی بۆ زیادکردن ئەو نیعمەتانە کە بەرامبەر نین لەگەڵ کردەوەکانی تۆ بەڵکو بە فەضلی خوای گەورە پێت دراون والله يرزق من يشاء بغير حساب خوای گەورە ڕۆزی دەدا بە هەر کەسێک کە بیەوێ بغير حساب بەبێ ژمار بەبێ ژمار یعنی چی دەکرێ بڵێن بەبێ حساب بەبێ ئەوەی کەسەکە حسابی کرد بێ بەبێ ئەوەی کەسەکە بۆی ماندوو بوو بێ بەبێ ئەوەی کەسەکە فکری بۆی چوو بێ هەندێک جار خوای گەورە نیعمەتێکت پێدەدا لەو دنیایدا ماندووبوونی خۆت نییە و بە هەوڵی خۆت بەدەستت نەهێناوە و چاوەڕوانیشت نەکردووە بەڵام خوای گەورە پێت دەدا ئەگەر مەبەستیش لە ڕزقی بەهەشت بێ فعلا لە بەهەشتێدا خوای گەورە هێندەت پێدەدا هێندە بە بەهەشتیەکان دەدا کە هیچ بەهەشتێک ناتوانێ نیعمەتەکان بژمێرێ کە خوای گەورە پێداون وازەحە جا هەندێک لە مفەسیرین دەفەرمون باشە ئەگەر تەنها خواردن و خواردنەوە نییە ئەو هیدایەتەی کە خوای گەورە داویەتی بە ئینسان بووە بە مسلمان گەورەترین ڕزقە کە ئەگەر هیدایەتی خوا بەرامبەر کەی لەگەڵ هەر نیعمەتێکی دیکە هیدایەتەکە بە قووەترە چونکە تۆ بەهۆی هیدایەتەوە لە ئاگر ڕزگارت دەبێ و دەچێ بەهەشتێ یان کەسێک خوای گەورە عیلمی پێداوە خوای گەورە یعنی ڕزقی پێداوی چونکە عیلم بە هیچ پارە و بە هیچ وەک دەڵێ
شتێکی دنیای مەزەندە ناکرێت تەندروستێکی باشی پێداوی خوای گەورە ئەوانە هەمویان کەسوکارێکی باشی پێداوی هاوڕێ و ڕەفیقی باشی پێداوی هەر نیعمەتێکی دنیای زۆرێکە لە ڕێسەق بۆیە خوای گەورە ڕزق و ڕۆزی دەدا بە هەر کەسێک کە بیەوێ بەبێ ژمار یان بەبێ ئەوەی کەسەکە حیسابی بۆ ئەو ڕزقە کرد بێت خوای گەورە بەبێ ماندووبوونی خۆت هەندێک شتت پێدەدا کە لە هەوڵی خۆتدا نییە لیەجزیەهم الله بۆ ئەوی پاداشتیان بداتەوە خوا ئەحسەنە ما عەمیلوو بە چاکترینی ئەو کار و کردەوانەی کە کردویانە وەیەزیدەهم من فەضلیه و بۆ ئەوەی بۆشیان زیاد کا خوای گەورە لە بەخششی خۆی لە بەهەشت والله یەرزق و خوای گەورە ڕۆزی و نیعمەتەکانی خۆی دەبەخشێ من یەشا بە هەر کەسێک کە خوا بیەوێ بغەیری حساب بەبێ ژمار یان بەبێ ئەوەی کەسەکە حسابی بۆ کردبێت و هەوڵی بۆ دابێ والذین کەفەڕوا ئەوانەی کە بێ باوەڕن پێشتر نمونەی بۆ ئیمانداران هێنایەوە بەو چرا ڕووناکەی کە دەخرێتە ناو ژوورێکی بچووک ئەدی بۆ ئینسانی کافر والذین کەفەڕوا ئەوانەی کە بێ باوەڕن ئەعمالهم کار و کردەوەکانیان وەکو سیوان کە سەرابین وەکو سەرابێک وایە سەراب یعنی تیشکێک کە لە شوێنێکی گەرمی تۆزاویدا هەڵدەستێ لە دوورەوە کە تەماشای دەکەی وا دەزانی ئەو والذین کەفەڕوا ئەعمالهم ئەوانەی کە بێ باوەڕن کار و کردەوەکانیان کە سەرابین وەکو تیشکێک وایە کە لەبەر خۆرەتاو لە دوورەوە لە ئاو دەچێ والذین کەفەڕوا ئەوانەی کە بێ باوەڕن ئەعمالهم کار کردەوەکانیان کە سەرابین وەکو یعنی تیشکێکی خەڵەتێنەر وایە کە بیقیعەتین لە بیابانێکدا دەردەکەوێ یەحسەبه وا گومان دەبا ئەڵظەمئان ئەو کەسەی کە تینوویەتی ماءن ئەو شتە ئاوە حتى إذا جاءه هەتا لە دوورەوە بۆ ئەو تیشکەی بەدوای ئەو تیشکەی دەکەوێت بەنیەتی چی بەنیەتی ئەوەی بچی ئاوی لێ بخواتەوە حتى إذا جاءه هەتا دەسێت و دەگاتەکن تیشکەکەی بەڵام دەفەرمێت لەم یەجیدهو شەیئە لەوێ هیچی دەست ناکەوێت چەندە تینوو بووە هێندەی کەشتینووی دەبێ لەوێش بە نائومێدی بە خەسارەتمەندی دەگەڕێتەوە لە بەرزاییەکی بەرزەوە لە دوورەوە خۆر لە شوێنێکی وشک وشک دەدا تەمان ڕێک بریسقەی دەدا ئەو بریسقەیە لە دووڕا وەکو ئاوی دەچێ وازحە ئەو سەرابە یعنی ئەوە سەراب یعنی شتێکی فریودەر شتێکی خەڵەتێنەر لە دوورەوە بە ئاو دێتە پێش چاوت بەڵام لە حەقیقەتدا ئاو نییە عەکسی ئاوێت تەبوو تۆزە جادی قەت دەنێ زۆر کەسی کافر هەیە طبعاً کافرە بەڵام کردەوەی چاکی هەنیانی نی هەینی طبعاً زۆر کەسی کافر هەیە زۆر جار دەگوترێ فڵان کەس نوێژانیش ناکە لە فڵان کەسە نوێژکەرەی چاکترە وایە فڵان کەس بێدینیشە ئیمانیشی بە قیامەتە نییە بەڵام لە فڵان کەسی زۆرتر خێران دەکا بەڵێ طبعاً کەسی کافریش دەگونجێ کردەوەی چاکی هەبن بەڵام کردەوە چاکەکانی کەسی کافر بۆ کوێی بەکەڵک دێن تەنها بۆ دنیای دەگونجێ خوای گەورە چاکەی لەگەڵ بکاتەوە دەگونجێ خوای گەورە نیعمەتی زۆرتری پێ بدا دەگونجێ خوای گەورە بەهۆی چاکە و سەدەقەکردنەوە بەڵاو موسیبەتی لەسەر لا بدا تەمەنی وەک دڵی درێژکایە بەرەکەتی بخاتێ بەڵام کەسێک بە نیەتی قیامەت و بە نیەتی خوا لە خۆڕازیکردن کارێکی نەکرد بێ ڕێک وەکو کەسێک وایە کە ئەو تەپ و تۆزە دەیخەڵەتێنێ تەپ و تۆزەکە چۆن لە دوورەوە تینوێک دەخەڵەتێنێ بە ئومێدەوە بەرەو بریسقەکەی دەچێ بەڵام کە دەچێ هیچی لێ نییە زۆر کەسی بێباوەڕ و بێدینی جوان زۆر کەس کە عەقیدە و ئیمانیان دامەزراو نییە بە هێندێک کار و کردەوە خەڵەتاون فریویان خواردووە کۆمەڵێک سیفاتی هەنا فعلا سیفاتەکانی لەوانەیە لە نوێژکەرێکی چاکتر بن لە کەسێک کە ئەهلی مزگەوتێ بەڕواڵەت لەوانەیە چاکتر بن بەڵام ئیمانی لەگەڵ نییە بەو کردەوانە خۆی فریوی خۆی خواردووە دەڵێجا خۆ من نوێژە ناکەم بەڵام ئەوە نییە دڵم پاکە نوێژە ناکەم بەڵام ئەوە نییە خێرێ دەکەم نوێژە ناکەم بەڵام ئەوە نییە دڵم وەک دەڵێ کراوێ و ڕەزیل نیم وەکو فڵان کەسی دڵم وەک دەڵێ نوێژێ ناکەم و عیبادەتی ناکەم بەڵام ئەوە نییە لە فڵان سیفەتەیدا لەگەڵ خەڵکی مەعامەلەم خۆشترە و ڕووم خۆشترە و قسەم خۆشترە ئەو قسانە
بۆ دنیاە بڵێ بەڵام بۆ قیامەتێ ڕێک سەرابەکەنە خۆتی پێفری و دەدەی خۆتی پێ خەڵت دەخەڵەتێنی بەڵام کە دەچێت لای خی گەورە یەکەم جار سەیری کوێت دەکا سەیری نیەتی دڵت دەکا ها ئەو جار سەیری کردەوەکەت دەکا بەڵێ کردەوە شەرتە بەڵام هەموو کردەوەیەک دەبێت نیەتی خوا لە خۆڕازیکردن و نیەتی وەرگرتنەوەی پاداشتی قیامەتی تێدا بێ ئەگەر نیەتەکەی لەگەڵ نەبێ بە کەڵکی هیچ نایە ڕێک وەکو ئەو کەسەوایە کە بەو سەرابە فریوی خوارد دەبێ والذینە کەفەڕوا ئەوانەی کە بێ باوەڕن ئەعمالهم کار و کردەوەکانیان کە سەرابن وەکو تیشک و ڕووناکیەکی فری و دەروان کە بیقیعەتین لە بیابانێک ئەو تیشکە هەڵدەستێ يحسبه الظمآن واقمان دبا كسي تينو ماء كأو تشكا كالتوس هالدستي آوا حتى إذا جاءه تا أو كاتي دسيت لا تشككا لم يجده شيئا لوي دستيناك هجتك هج آوك بوني نية لوي جا خواد فرمد ووجد الله عنده لوي دستي دكوي خوا إنساني تينو بەدوای تیشکێک دەکەوێت کە لە دوورەوە وای زانیوە ئاوە وایە دەڕوا تا ئەو شوێنە ئاوی لێ یا لێنە هیچی لێ نییە کەسی بێ باوەڕش دەمرێ کە دەژمرێ تەمەەن لە ناو ژیانی بەرزەخشدا ئومێدێکی هەر هەیە کە زیندوش دەبێتەوە ئومێدێکی هەر هەیە بەڵام کە دەچێتە لای خوا بۆ محاسەبەکردون لێ پرسیینەوە خی گەورە لی دەپرسێت چیت کرد لەوانەیە بڵێ ماڵم زۆر بەخشی بەڵام خی گەورە لی دەپرسی بۆچی بەخشیت بۆ ئەوی من پاداشتت دەمەوە یان بۆی خەڵک مەتحتکا تەمەەن لەوێ درۆی پێ ناکرێت وایە ئەگەر بۆ ئەوە دەبێت کە خەڵک مەتحتکات و خەڵک پێت بڵێ کەسێکی سەخیە پێیان گوتی خوا دەفەرمێ پاداشتەکەی خۆت وەرگرتەوە هەتا ئەو کەسەی شەهید بوو بێ بەڕواڵەت لە مەیدانی شەڕی کافر و مسلماناندا کوژرا بێ بەڵام لە کاتی شەڕکردن و کوژرانەکەیدا نیەتی ئەوە نەبوو بێ خوا لێ ڕازی بێ نیەتی ئەوە بوو بێ کە پێی بڵێن ئازایە بەغیرەتە خی گەورە پێی دەڵێ لەبەر ئەوەی شەڕت کرد پێت بڵێن بەغیرەتە پێشیان گوتی لێ پاداشتەکەی خۆت وەرگرت لای من هیچت نەماوەتەوە ئەوەی دەوڵەمەندە هەروایە بنمونە لێ دەپرسێ ماڵت بۆ بەخشی بۆ ئەوەی مەتحتکەن پێیان گوتی پاداشتەکەی خۆت وەرگرتەوە بۆ دەفەرمێ وەوەجد الله ئەو کەسە کە دەچێتەوە قیامەت خی گەورەی دەست دەکەوێت خوا دەبینێ فوفاه پێی دەداتەوە خی گەورە حیسابەه پاداشتی کردەوەکانی والله سريع الحساب خوای گەورە خێرایە لە لێپرسینەوەدا خوای گەورە لە قیامەتێ طبعا ڕاستەوخۆ بەبێ پەردە تاکی ئینسانەکان بۆ خۆی محاسبە دەکات چونکە عەدالەتی مطلق و تەواو دەبێت لە قیامەتدا بەرپا بێ وەخوای گەورە لە حەدیث داهاتوە کە لە نیوە ڕۆژێکدا طبعا محاسبەی هەرچی مەخلوقات و دروستکراو هەیە دەیکات بەڕاستەوخۆی و هیچیش طبعا زەمن و کاتی تێناچێ بۆ خی گەورە تەشبیهێکی تێدا لێرە بەراوردێک ڕێک چۆن کەسێک لە دوورەوە بەدوای تیشکێک دەکەوێت کە تیشکەکە فریوی داوە بەڵام کە دەچێت نەک ئاو عکسی ئاویەت تەپوتۆزە کەسی کافریش هەرچی کەسی بێ ئیمان کەسی بێدین مەرزیە کافریش کەسی مسلمانش ئەگەر بەنیەتی خوا لە خۆ ڕازی نەبوون کارێکی کردبێ مەبەستێکی دیکەی هەبوو بێ کە دەچێتەوە لای خی گەورە وا دەزانێت کردەوەی پێن هەتا ئەو کاتەی دەفتەری ئەعمالی دێتە گۆڕێ بەڵام بڵێک ئەعمالەکەت کردارەکەت نووسراوە بەڵام مەلائکەتەکەت لەوانەیە لە لیستی چاکەکانیشدا چاکەکەی بۆ نووسیبی بەڵام خی گەورە ئاگای لە نیەتی دڵتە ئەگەر نیەتی دڵەکەت ساو نەبێت و خاوێن نەبێتەوە چۆن ئەو کەسە لە دنیادا فریوی خواردووە بە تیشکێک ئەو کەسەش کە کافرە و بۆ قیامەتیشی نەکردووە دەچێتەوە لای خی گەورە و هیچی بۆ نەماوەتەوە والذین کەفەڕوا ئەوانەی کە بێ باوەڕن ئەعمالهم کار و کردەوەکانیان کە سەرابن وەکو تیشکێکی فری و دەروایە بیقیعە یعنی کە لە بیابانێک هەڵبستێ یحسەبه وا گومان ببە الظەمئان ئەو کەسەی تینوویە ماء ئەو تیشکە ئاوە حتى إذا جاءه تا دەچێتە لای تیشکەکە لم يجده شيئا لەوێ هیچ ئاوێکی دەست ناکەوێ ووجد الله عنده دەدۆزێتەوە ئینسانی بێباوەڕ خی گەورە لەکن خۆی لە قیامەتێ فوفاه خوا پێی دەگەێنێتەوە خوا پێی دەداتەوە حیسابه و پاداشتی کردەوەکانی والله سريع الحساب خی گەورە زۆر خێرایە لە لێپرسینەوە ئەوە تەشبیهێک بۆ کار و کردەوەی ئینسانی
بێ باوەڕ نمونەیەکی دیکە لەسەر عەقیدە و بیر و باوەڕی ئینسانی کافر ئینسانی ئیماندار وەکو چی وایە دڵی ئینسانی ئیماندار گوتمان وەکو ژوورێک وایە کە چراخانی تێدا بێ وایە بەڵام دڵی ئینسانی کافر خی گەورە تەشبیهی دەکا بەچی بە کەسێک کە لە بنی بەحرێکدایە بەحرەکەش کۆمەڵێک تاریکایی لەسەرن ئەو کەڵ ظلوماتن یان نمونەی کەسی بێ باوەڕ وەکو ئەوە وایە کە لە ناو چەندان تاریکاییدا بێ في بحر لجي لدرياچی قوڵدا ئەو کەڵ ظلوماتن یان نمونەی کەسی بێ باوەڕ وەکو کەسێک وایە کە لە ناو چەندان تاریکاییدا بێ في بحر لجي لە ناو دەریایەکی لوجی یعنی قوڵدا ئەو جار یەغشاه و تەمان دەریا بۆ خۆی ئەوەی دەچێتە بن دەریایی بن دەریا بۆ خۆی ئەوانەی وڵاتی ئێمە دەریانین ئەوانە دەریاچەن تەمەن قوڵیەکان دیارە وانێت چەند سەد مەترێکیش نینە لە هێندێک شوێنی لەوانەیە 40-50 مەترێک بن بەڵام دەریا گەورەکان کە دنیا سافیش بێت و هیچ گرفتێکی نەبێ بەحرەکە بن بەحر بۆ خۆی تاریکاییە جا کەسی بێ باوەڕ کار و کردەوەی کەسی بێ باوەڕ و ڕێک وەکو کەسێک وایە کە لە ناو چەندان تاریکاییدا بێ في بحر لجین لە ناو دەریایەکی قوڵدا یەغشاه و دای پۆشی بێ دەریایەکە مەوج عنی شەپۆل شەپۆل طبعا ئەو شەپۆلە گەورانەی کە لەو کەشتێک گەورانەی دەدا کە هەزاران تەنی تێدایە ڕێڕەوەکەی دەگۆڕێت و مەترسی لەسەر دروست دەکات طبعا شەپۆلی دەریای ڕێک وەکو شاخ و کێو وایە هێندە بە قووەتە و هێندە تاریکایی لە ژێر خۆی لە بن خۆی دروست دەکات جا بەحرەکە دنیا تاریکە کەسەکە لە بنی دەریایدایە ئەو جار یەغشاه و مەوجون بەحرەکە داپۆشراوە بە شەپۆل من فەوقی لەسەروی ئەو شەپۆلەیەوە فەوجون شەپۆلێکی دیکەش هەیە ژێرەکەی شەپۆلە شەپۆلێکی دیکەش کەوتۆتە سەر ئەو شەپۆلەی ئەوە دوو ئەو جار من فەوقی لەسەروی ئەویشەوە سەحاب یعنی هەورێکی ڕەشی تاریک هەورێکی ڕەشی تاریکە هیچ ئەستێرە و ڕووناکیەک ناهێڵێ خوا دەفەرمێ ظلوماتون ئەوانە هەمووی بەیەکەوە دەبنە چی دەبنە چەندان تاریکایی بعضها فوق بعض هێندێک لە تاریکاییەکان دەکەونە سەر هێندێکیان دقەتی دەنێ ئیذا ئەخرەج یەدەهو ئەگەر ئەو کەسەی لەناو ئەو دەریایدا لەناو ئەو بەحرەیدا دەستی بێنێتە دەرێ ئیذا ئەخرەج یەدەهو ئەگەر بێنێتە دەرێ ئەو کەسە دەستی خۆی لەم یەکەد یەڕاها لەوانەیە دەستی خۆشی نەبینێ ئەوەی کە دەگوترێ تاریکستانی تەواو ئەوەی کە دەگوترێت چاوی نابینێ یان ئینسان نزیکترین ئەندامی خۆی نابینێ ئەو حاڵەتەیە کەسێک لە بنی بەحردا بێ بەحرەکە شەپۆلی لەسەر بێت لە سەروی شەپۆلەکەەوە شەپۆلێکی سەروتریشە بێ سەروی ویش هەور بێ ئەو کەسە دەستی بێنێتە دەرێ لەوانەیە دەستی خۆشی نەبینێ ئەو کەسە چەندە لە ناو تاریکاییدایە کەسێک کە ئیمانی نەبێ کەسێک کە بێ باوەڕ بێ ڕێک وەکو ئەو کەسەی وایە هەم لە دنیادا لە ناو تاریکیدا چونکە ئیمانی بە غەیبیات نییە ئیمانی بەو ژیانە نییە کە بۆی دەچێ و هەمیش لە قیامەتێ خوای گەورە کە زیندوی دەکاتەوە لە ناو تاریکاییدا زیندوی دەکاتەوە کە دێتە دەر لە گۆڕ لە ناو تاریکایی دێتە دەر کە ڕادەوەستێ لە دەشتی مەحشەر لە ناو تاریکایی ڕادەوەستێ کە بەسەر پردی سیڕادا دەڕوا لەژێ لە ناو تاریکاییدا دەڕوا کە دەچێتە ناو دۆزەخیش دۆزەخ بۆینی ئاگرە ئاگری ڕەشە ئاگرێکە یەک پارچە ڕەشایی و دووکەڵە لەوێش ڕووناکی هەر نابینێتەوە کەسێک کە بێ باوەڕ بێ ومن لم يجعل الله له نورا خوا دەفەرمێ هەر کەسێک نوری پێ نەدا ومن لم يجعل الله هەر کەسێک پێی نەبەخشێ خوا نور فما له من نور هیچ نور و ڕووناکیێکی دەست ناکەوێ یعنی هیدایەت و ڕێنمونی بەدەست خوایە کەسێک لە دنیادا خوا هیدایەتی نەدا هیچ کەس ناتوانێت خوا هیدایەتیدا ئەوە یەک و لە قیامەتش کەسێک خوا نوری پێ نەدابێ بەهۆی کردەوە ساڵحەکانی خۆی هیچ کەس ناتوانێت بە نوری هیچ کەسێکی دیکە بە ڕێگادا بڕوە یا ئیستیفادە لە نوری هیچ کەسێکی دیکە بکە بۆیە ئەوە تەشبیهی دووهەمە دەفەرمون ئەو کە ظلوماتین فی بەحر لوجیین نمونەی ئینسانی بێباوەڕ وەکو نمونەی کەسێک وایە کە لە ناو چەندان تاریکاییدا بێ في بحر لجي لدرياكي قولدا يغشاه موج يغشاه يعني أو بحرا دا پۆشرابێ بەهۆی شەپۆلەوە
من فوقه لسروي أو شبول شوا موجود شبول كديكها به من فوقه لسروي شبول كان شوا سحاب يعني هوريك الرشي تاريك هبه ظلمات بعضها فوق بعض أوانا كوملك تاريكاين هنديكيان دكون سر هنديكيان جاء علماء دفرمون إنساني كافر لچیدا لو کەسەی دەچێ کە لەژێر بەحردایە دەفەرمون چونکە قسەکانی ئینسانی بێباوەڕ قسەکانی تاریکایە قسەی خراپ کە دەیکەی قسەی باش بکە لە قیامەتێ دەبنە هۆکاری نور قسەی خراپ بکەی دەبنە هۆکاری تاریکایە قسەکانی نورن دەفەرمێ عەمەل و کردەوەکانی کە دەیکا دەبنە هۆکاری عەفو قسەکانی نور نا یعنی تاریکین و هەروەها کار و کردەوەکانی کە دەیکا دەبنە هۆکاری تاریکایی هێنان و ئەوەی بۆی دەچێت قەبر کە دەچێتە ناوی تەمان تاریکە کە زیندوو دەبێتەوە کەسەکە لە تاریکیدا زیندوو دەبێتەوە کە کۆ دەکرێتەوە لە دەشتی مەحشەر لە تاریکاییدا کۆ دەکرێتەوە کە دەڕوا بەسەر پردی سڕاتدا لە تاریکاییدا دەڕوا و کاتێکیش لە ناو جەهەنەم دانیشتە جێ دەکرێت هەر لە تاریکاییدا تەمان دەهێڵدرێتەوە بۆیە خوا دەفەرمێت ظلمات بعضها فوق بعض ئەوانە چەندان تاریکاین کە هێندێکیان کەوتونە سەر هێندێکیان جاخوا دەفەرمێن ئیذا ئەخرەجە یەدەهو ئەگەر ئەو کەسە دەستی خۆی بێنێتە دەرێ لەم یەکەد یەڕاها دەستی خۆی نابینێ کەسی بێباوەڕیش ئاوایە ها لە قیامەتێ تەمان بە حەقیقی دەستی خۆی بێنێتە پێش چاوی خۆی چاوی لە دەستی خۆی نییە کەسی بێباوەڕ دەبێ پاڵی پێوەنن بە زۆر بیبەن بۆ ئەوەی بیخەنە ناو ئاگر و دەست و پێی ببەستن و مەلایکەتەکان فڕیدەن بە پێچەوانەی ئینسانی ماندار کە هەموو جەستە و لاشەی نور و ڕووناچی تێدایە کەسێک کە بێ باوەڕ بوو بێ کردارەکانی هۆکاری تاریکایی هێنانن ومن لم يجعل الله له نورا هەر کەسێک خوای گەورە نور و ڕووناچی پێنەدا بێت لە دنیادا ئەو تەفسیرەیان دەقیقە ومن لم يجعل الله له نورا هەر کەسێک لە دنیادا خوای گەورە نوری پێنەدا نور یعنی هیدایەتی نەدا بۆ ڕێگای ڕاست کە هەمووی ڕووناچیە فەما لەه نییە بۆ ئەو کەسە هیچ ڕووناچیەک هیچ کەس ناتوانێت نوری پێ بدا نە هیچ کەس دەتوانێت لە دنیادا هیدایەتیدا چونکە هیدایەت بەدەست خوایە نە ئەگەریش خوا لە دنیادا نوری هیدایەتی نەخس بێتە دڵی کەسێک لە قیامەتێک کەسێک بتوانێت لە نوری خۆی بەشیدا شتیوان نییە اینجا دەفەرمێت ئەلەم تەڕە ئەن الله يسبح له من في السماوات والأرض ألم ترى نازانا سرزتان نداوى كأن الله ببيقماني خواي قورا يسبح له تسبحاتي دكنوا بباچ رادقرن من في السماوات والأرض هرتي لآسمان كانوا لزويدايا يعني اگر كسي خوانا ناسي تروي لخواينية فيوا أخوا زرر دكا فيوا اگر منو تو تسبحاتي خواينا كينو خوانا پرستين كزني خوا بپرسته ألم ترى سرنجد نداوى نتزاني وفكرت نكردوتوا أن الله ببيقماني خوا يسبح له تسبحاتي بو دكري بباچ را دقرن ستايشي دكن من في السماوات والأرض هرچي هي لآسمان كانوا لزويدا إما مخلوقات دروسكراوكي زۆر کەمترین بەژمارە لە چاو ئەو هەموو مەخلوقات و دروستکراوانەی دیکە کە لە ئاسمانەکان و لە زەویداهانە هەرچی هەیە جگە لە ئینسانە خراپەکان وایە جگە لە جنۆکە یاخیەکان بە هەمیشەی و بە بەردەوامی لە تەسبیحاتی خوای پەروەردیگاردانە ئەتۆ من کە تەسبیحاتی خوا ناکەین زەرەر لە خۆت دەدەی خۆت تووشی ئەو تاریکاییانە دەکەی کە خوای گەورە بۆی وێ ناکردوین بە پێچەوانەشەوە ئەگەر تەسبیحاتی خوای گەورە بکەین خۆمان شایستەی ئەو نورە دەکەین کە خوای گەورە دەتخاتە دڵ و لە قیامەتیشدا خوای گەورە سەرنجامت پێ ڕووناک دەکاتەوە ئایا سەرنجت نەداوە لەو کەسانەی کە یعنی سەرنجت نەداوە و نەتزانیوە کە خوای گەورە بە پاک ڕادەگرن هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە وەالطەیر و هەروەها باڵندەکانیش بە تایبەتی سافاتین باڵیان ڕاخستووە بە ڕاخستنی باڵەکانیان لەگەڵ ڕاخستنی باڵەکانیاندا کە بە هەوادا دەڕۆن تەسبیحاتی خوای پەروەردیگار دەکەن بە زمانی حاڵی خۆیان ئەمری خوای پەروەردیگار جێبەجێ دەکەن لە ئەمری خوای پەروەردیگار دەرناچن هەمیشە ستایشی خوای گەورە دەکەن کە باڵندە تەنها شوێلەکە و شت نینە ئەوانە بچووکن باڵندەی زۆر زەبەلاح و گەورە بەهۆی باڵەکانیەوە بەو هەواییدا دەڕوا بە عەکسی دروستکراوەکانی دیکە کە ناتوانن لە هەوا خۆیان بگرنەوە بەڵام باڵندە
بەو ڕەحمەتەی کە خوا لەگەڵی کردوون بەو شێوازە بە ئاسماندا دەڕۆن و هەروە باڵندەکانیش تەسبیحاتی خوای گەورە دەکەن و سافات یعنی بەڕیز ڕاوەستاون و باڵیان کردوتەوە كل هەر هەمویان قد علم صلاته دەزانێت چۆن بەندایەتی خوای پەروەردیگار بکە و تەسبیحه و دەزانن چۆن خوای گەورە بە پاک ڕابگرن كل هەر هەمویان هەموو دروستکراوەکان قد علم زانیان و دەزانن صلاته چۆن لە خوا بپارێنەوە یا چۆن بەندایەتی خوا بکەن چۆن خوا بپەرستن و تەسبیحه و دەتوان يعني دەزانن چۆن خوا بە پاک ڕابگرن والله عليم بما يفعلون خوای گەورە زانایە بە هەر کار و کردەوەیەک کە ئەوان دەیکەن ئەلەم تەرە ئەن الله ئایا سەرنجت نەداوە کە تەسبیحاتی خوای پەروەردیگار دەکەن هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە باڵندەکانیش تەسبیحاتی خوا دەکەن و بەڕیز وەستاون و باڵیان کردوتەوە كل قد علم صلاته وتسبيحه هەمویان دەزانن چۆن بەندایەتی خوای گەورە بکەن و هەروەها چۆنش تەسبیحاتی خوا بکەن هەر یەکەیان بە زمانی خۆی تەسبیحاتی خوا دەکات و لە تەسبیحاتی خوای گەورەدایە هیچ مەخلوقاتێک نییە تەسبیحاتی خوای گەورە نەکات بەدار و درەختیشەوە والله عليم بما يفعلون خوای گەورە زانایە بە هەر کار و کردەوەیەک کە ئێوە دەیکەن ولله ملك السماوات والأرض هي خوايا ملك خوايا هرتي لآسمان كانوا زويدايا وإلى الله المصير هل بولاي خواشا سرنجام وقرانوي همشتك ولله هي خوايا ملك السماوات والأرض خاوان داريتي آسمان كانوا زوي وإلى الله المصير وهل بولاي خواشا سرنجام وقرانوي همدرس كراوك ألم ترى أن الله يزجي سحابا يكي ديك اللي بلغو نعمة كان إخوة لنشان كان دا صلاة إخوة أقر سرنز دي ألم ترى سرنز نداوة أي إنسان ورد نبوية وندزاني وأن الله كبابيقو مان إخوة يزجي سحابا يزجي يعني بالدني بريدكا دنيريت سحابا هورا كان يكم جارها لو بوشاية دا هور دروز دكا ثم يؤلف بينه باشان أو هورانا يكم جار كهور دروز دبن طلا پەڵە هەورن وایە هەریەکەی لە شوێنێک ثم يؤلف بينه پاشان خوای گەورە ئەو پەڵە هەورانە بە یەکتر دەگەێنێ بەیەکەوە کۆیان دەکاتەوە ئەوە هەنگاوی دووەم ثم يجعله ركاما پاشان پەڵە هەورەکان کە کۆبوونەوە پاڵەپەستۆ لە یەکتری دروست دەکەن و دەبنە تەبەقە بەسەر یەکەوە فترى الودق أو كاتتو دبيني الوتق وتق يعني لوبا باران يخرج ديتا دري من خلاله لنا أو بالله ورانا ده جاران خلق ويد زاني دانقول لأسمان باران ديتا خواري هور هر نشانه هوريشي لنا بخوا بالله هوريش نبخوا هر دتوانه باران دروسكا بلام خواي گورا كردويت ياسا كبهوي هوركان وكلو بوشايه دانا باران دروس ببي ورا تایرە طبعا کە دەڕوا دەکەوێتە سەر هەورەکان ئەو کەسەی لە ناو تایرەیدایە ژێرەکەی جاری وا هەیە بارانێکی زۆر بەلێزمە و بەخوڕە بەڵام سەرەکەی خۆر هەتاوێکە ئاسمان یەک پوشکەش طبعا ئەوەی کە ئێمە دەیبینین جاری وە ئاسمان سافنی ئاسمان هەموو دەبێ هەر سافە ئەو جیهەتەی کە بەرەو ئاسمانە لێی دەڕوانین وانە تەپوتۆزی تێدایە ئاسمانەکەی بە سافی نابینین دەنا ئاسمان بەرز بۆ لەو زەویەی چەند مەترانەی زەوی بەجێ هێڵە سەرەکەی سافی سافە هیچ ئەوەیەکی تڵخیەکی تێدا نییە جا ئەو بارانە لەو ئاسمانە بەبێ ئەوەی لەسەرەوە هیچ بێتە خوارێ بە هەزاران و ملیاران قەترە باران دێنە خوار چی هێنایە خوارێ چۆن هاتە خوارێ خوایەک بتوانێت ئەوە بکە تەوان زیندوو بوونەوە و کۆکردنەوەی ئینسانەکان بەلایەوە زۆر زۆر ئاسانتر و ساناترە ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە کە ئەن الله بە بێگومانی خوا یوزجی سەحابەن یوزجی یعنی پاڵ دەنێ بە هەورەکان ڕەوانە دەکا هەورەکان دەنێرێ ثم يؤلف بينه پاشان پارچە هەورەکان پەڵە هەورەکان بەیەکەوە کۆ دەکاتەوە ثم يجعله ركاما پاشان دەیان کاتە طبقە و چین بەسەر یەکەوە پاڵەپەستۆ طبعا لبين ليكتري دكان فترى الودق دبيني لوبا باران يخرج دينا دري من خلال لنا أو بالله ورانا وينزل هروان دجنا عندك زار آوي لدي تدري وينزل من السماء ودينيت خوار خواي قورا لو آسمانا من جبال نشتانك كوكو جبال يعني وكو شاغدة رقن
بەڵام فيها بەڕەت لەگەڵ ڕقەکەیدا ساردیشن یعنی چی؟ یعنی تەرزا هەورەکان هێندێک جار بارانی دەبارێنن وایە بەڵام هێندێک جار ئەو دڵۆپە بارانانە بە ئەندازەیەک ڕق دەبن وەکو بەردیان لێ دێ لە جاری وایە تەوان لە بەردی بە قووەترن و هێندێک جار حەزمەکەشیان گەورەیە ئەگەر پێتکەوێ یان بە شتێکەوێ زەرری پێدەگەیەنێ خوای گەورە بۆچی ئەو بارانە نەرمەی دەکاتە ئەو شتەڕقە فەیوسیب بها من یەشاء بۆی بیدا بەو بەردە ڕقانە بەو تەرزە ڕقانە من یەشاء لەو شوێنانەی کە خواویستی لەسەرە وەیەصریفه وەلاشی دەدا خوای گەورە من یەشاء لەوەی کە بیەوێ جاری وایە لێک شاری لێک ئاوەدانیدا تەرزە لە گەڕەکێکی دێ لە گەڕەکێکی دیکە بارانە لە گوندێکیدا باخێک تەرزە لی داوە وێرانی کردووە لە تەنیشتی لە نزیکی باخێکی دیکەی لەوانەیە بارانێکی بەلێزمە و بەخوری بەسەردا بارێنرابێ لێک ئاسمانی لێک هەوری لێک ئیتیجاهی دوشتی عکس دوشتی پێچەوانەی یەکتری هاتوونەتە خوارێ بەدەسەڵاتی چێ بەدەسەڵاتی خواها بەرد و ئاو عکسی یەکن وایە خۆن هەور ئاگری تێدا ئەو هەورە بروسقەکە دێ تەمەن ئاگرە وایە بەڵام ئەوەی دروست دەبێت لی ئاوە دوشتی عکس لەناو یەک ئەوەی داخوای گەورە کۆی کردوونەتەوە وەیەصریفه عەمە یەشاء وەلاشی دەدا لەوەی کە بیەوێ یەکاد سەنا بەرقی دەفەرمێ خەریکە ڕووناچی ئەو هەورە تریشقەی کە بەهۆی هەورەوە دروست دەبێ یەذهەب بالئەبصار چاوی ئینسانەکان لەناو ببات و چاوی ئینسانەکان کوێرکە نەک تەمەن هەر بە تەماشاکردنەکەی خەریکە بینایی چاوەکان لە دەستدەی چونکە ڕووناچەکەی هێندە بە قووەتە چاوی ئینسانی تەحملی ناکە ئەگەر لە خودی چاوەکەیدا لە خودی کەسەکەیدا تەمەن هەر دەیسووتێنێت و کەسەکەی هەر ناهێڵێ سەیری ئاەتەکەی کەنەوە ئاخری ئەلەم تەڕە ئەن الله ئایا سەرنجت نەداوە کە بەبێ گومانی خوا یوزجی سەحابن دەنێرێت کۆمەڵێک پەڵە هەور ثم يؤلف بينه پاشان پەڵە هەورەکان بەیەکەوە کۆ دەکاتەوە ثم يجعله ركاما پاشان دەبنە طبقە و دەکەونە سەر یەکتری پەڵە هەورەکان و پاڵە پەستۆ لە یەکتری دەکەن فترى الودق دەبینی دڵۆپە باران يخرج من خلاله دێتە دەرێ لەناو ئەو هەورانە وينزل من السماء دێنێتە خوارێ خوای گەورە لە ئاسمانەوە من جبال شتانێکی ڕق کە فيها من بەڕد کە لە ناو شتە ڕقەکاندا کە وەکو بەردی دەچن ساردی هەیە فيصيب به دەیدا ئەو بەردە ڕقانە یعنی ئەو تەرزەیە ڕقا ئەو بارانە ڕقە من یەشاء لە هەر کەسێک و لە هەر شوێنێک کە خواویستی لەسەر بێ ويصرفه عمن يشاء وەلاشی دەدا لە هەر کەسێک کە بیەوێ جا خوای گەورە بە زۆری وهەیە هەورە تریشقا باران بە ڕەحمەت دەنێرێ ئەو کە دەیکا بە تەرزەوەکو غەزەب بۆ کەسێک یا بۆ شوێنێک لەوێ کە بێ ئەمریەکی تێدا کراوە خوای گەورە بۆیە ئەوەی کە حەزی لێبێ لی دەدات و ئەوەی حەزی لێبێ لی لا دەدا یەکاد سەنا بەرقی خەریکە ڕووناچی هەورە تریشقا کە لە هەور دروست دەبێ يذهب بالأبصار ببێتە هۆکاری لابردنی بینایی یا بینایت لێ بستێنێتەوە و بینایت نەهێڵێ صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه